سڵاتان لەوێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێ لەگەڵتان بم. ئەمڕۆ بەرنامەکەمان تایبەت دەکەین بە مافی دراوسێ، بزانین هاوڵاتیان چۆن ئەڕوانە مافی دراوسێ. ئایا ئەو پەیوەندە بەهێزەی کە جاران لە نێوان دراوسەکانە هەبوو ئێستا ماوە یاخودنا، چۆن ئەو پەیوەندیانە بەهێز بکەینەوە کە بتوانین لەگەڵ دراوسەکانمانە بە باشترین شێوە ڕەفتار بکەین. ئەوانە و چەند پرسیارێک لە هاوڵاتیانەکەین ئێوەش لەگەڵمانە بن. دراوسێ ئەوەیە لای من ئەکە ئینسان هاوکاری یەک بێت، تاوەکەری یەک بێت، هەموو ناڕەحەتەکانی ژیان بەیەک و باتە سەر لەگەڵی ناگەڕێتەوە کەس نەماوە لە شوێنی خۆیان. ئەو کاتە خەڵک بیر و باوەڕی زیاتر بوو، خزمایەتی زیاتر بوو. کەسێک لەو کەسێکا چاک بێت لای خۆی گەورە پاداش شێوانیە بە تایبەتی دراوسێش. هەر دراوسێتی جادان هین بوو، محیبەت زیاتر بوو، بەدەم یەکۆ زیاتر بوو. دراوسێ حەقیبەت سەر دراوسێ وایە. بۆچی خەڵکی ئێستا ئاوات بە دراوسێتی جارانە خوازن؟ وڵی بۆ کەسایەتی کەم بۆ تۆ خۆشەویستی محیبەت نەماوە و جاران باشتورە. وڵا باشە، مافی دراوسێ چێ لای؟ وڵی مافی دراوسێ ڕێز و حرمەت و پاراستنی هەموو شتێک و ئیتر خۆشەویستی و تێکڵاوی نەماوە. مافی دراوسێ بێت لە هەموو سەروەرتر بێ و پارێزراوتر بێت. ئەبێ ڕێزی لێ بگیر لە بەرانبەرەکە لە دراوسێکات خۆی پێغەمبەری خوا فەرموویەتی میلاتی ئەبێت دراوسێ بۆ دراوسێ بێت، یعنی ئەبێ ئەوە پارێزرا بێت. وەڵام مافی دراوسێ ئەوەیە لای من ئەکە ئینسان هاوکاری یەک بێت، تاوەکەری یەک بێت، هەموو ناڕەحەتەکانی ژیان بەیەک و باتە سەر لەگەڵیەکە. هەموو مافەکانی ئەوەی ناڕەحەتیەکە بە نەخۆشیێکی مشکلەیەکی کێشەیەکی بەدەیمی ببی تێگەڵێن تۆ بەیانی خوانەخوا چاو نەبڕیدە ماڵی عایلەی ژیانی سەرود و سامانی پاکبی لەگەڵی. وەڵا ئەجری دراوسێ زۆر گرانە. جا هەیە بەقی ئەجری دراوسێ گران بێ. دراوسێ لە برا باشترە، لە هەچی کەسە باشترە. ئەجری دراوسێ بەسەر دراوسێ و زۆر گرانە. شت زۆرە وەڵا ئێستا نازانم چی بڵێم بم. پەیوەندی چۆنە لەگەڵ دراوسەکان؟ وەڵا پەیوەندیم زۆر باشە، زۆر. جارێکیان بۆ نمونە کوڕێکم هەیە لە تەمەنی توایە. دراوسەیەکمان هات وتی وەڵاهی ئەم کوڕە لە مناڵەکەمانی داوە. ئاوا دایکەکە هات وەڵام میش لە بەرچاوی کوڕەکەی خۆمما بەرشەق بەرزل و شەق ئەوانە چۆن شتی واکەی ئەوانە. وەڵا ئافرەتەکە دەستی گرتم تی خاڵە بخاتەخوا خەجاڵەت خۆ وەڵی نەمزانێ دراوسەیەکی چاکی، نەمزانێ ئەو نەمەردی ئەو نەدراوسەیەکی چاکی. وامزانانی ئێستا لە دیفاع لە کوڕەکەتەکەی بەرگری لە یەکەی پاسایی بۆ هێنیتەوە. ئەڵێ کوڕەکەی من نەبووە، بەس لە بەرچاوی زۆرمدا لە کوڕەکەم. هەردوو دەستی گرتم وتی کاکە خەجاڵەتم زۆر داوای لێبردنەکەم. ئەجری دراوسێ چێ لای تۆ؟ مافی دراوسێ چی؟ وەڵا ئەجری دراوسێ بڵێم چی ئەوەنە زەرورە ئیتر مەپرس. ئەبێ ڕێزی یەک بگری، ئەبێ بەدەم ناخۆشیەکانیەوە بی، ئەبێ بەدەم خۆشیەکانیەوە بی، نەخۆشیێکی بۆی سەری لێبەی ئەو سەر لە تۆ بە. مافی دراوسێ هەرکی گرانە دراوسێ. ئەوێ حەقی بەسەرەوەیە، دراوسێ حەقی بەسەر دراوسێ وایە. هەرکوو مافی خۆی هەیە دراوسێ. ئەجری و مافی دراوسێ لای تۆ چی؟ ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دیاری کردووە کە ئەگەر بوایەت میراتی بەرەکەو لە شەرعی ئیسلامە، کەواتە دراوسێ پاراستنی لە هەموو ڕوویەکەوە ئەرکی سەرشانتە. خەڵکی موسڵمان زیاتر بۆ پاراستنی بۆ بڵاو پێکردنی دین ئەبێ لە پێشا لە خۆی لە دەرو دراوسێەوە دەست پێ بکە. خەڵک شایەتی بۆ بدات کە نمونەی باش بێت، چونکە تاوانکردنیش بەرامبەر دراوسێ تاوانەکەی لە حەد بەدەر زیاترە لە خەڵکی تر و لە شوێنەکانی تر. دراوسێ چۆن لە شەرع دەفەرموێ ئەجری دراوسێ گرانە، ینی لای من لە وەکو باوکو دایک وایە دراوسێ پێویستە ئەجریان بپارێزی گرنگی پێ بدرێت. وەڵاهی جاران دراوسێتی تا جیا بوو کاک. چی جیاواز؟ چۆن چی جیاواز بوو؟ سەردان هەبوو، هاتوو چۆ هەبوو، سیقە و وتمانە هەبوو. چۆن هەموو شتێ ئیسە نەماوە شتانە کێ هاتوویەکی یەکە. وەرە من خانەیەکی گەورەم هەیە بزان زەلامێتە نایە بڵێ سلام عەلەیکم. خۆشە وەکو جاران خەڵک سەردان وا پێم خۆشە وەکو هەفتاوەش دوا بم من. تا هەفتاوەش دێمە نۆ سەرخەزامی لە دووە دۆیانی گڵاوین کاکە خشتی خوڕ. ئیسە وەرە من خەسرێکم هەیە بزان زەلام عەلەی سلام عەلەیکم. هەر دڵ ناڕەحەتە دڵ. دراوسێ لای تۆ چییە؟ ئەبێ دراوسێ چۆن بێ لەگەڵ؟ ئەبێ دراوسێ ڕێک و پێک بێ چۆن بێ. ئەبێ دراوسێ
چاک بێ و ڕێک و پێک بێ و ساوی و دڵی پاک بێ و سەوە نەماوە دراوسێ مافی دراوسێ لای تۆ چی؟ مافی دراوسێ ئەوەیە تۆ بێ هەموو حەقیقی بیت لێک چونکە تۆ ئەبێ ڕەچاوی ژیانی ئەویشکەی چۆن ڕەچاوی ژیانی خۆ دەکەیت تۆ چۆن پێخۆشە خۆ بۆ نمونە ژیانە خۆش بێ مناڵ و عاقڵ بێت خانۆگە و جوان بێت ئەبێ حەزیشکی دراوسێگە ئاوا بێ ئەوش بە هەماشەوە لەگەڵ تۆوە بەس نەک من خۆم حەزکەم خۆم هەموو شتێکمە بێت و دراوسێکەمی تر زۆر فەقیر و داماوەمانە بێت والله مافی دراوسێ ئەوەیە ئاگای لە یەکتری بێ خۆی ئەو سایانوت هەوڵ لە کاتێکە ئەکە ئەمریت هەوڵ ئەپرسن ئاو سێوەزەنی ئەوسا ئەپرسن دایک و فەرزەنی کەواتە پێشا پرسیاری لێکن لەگەڵ دراوسەکان تا چۆن بوویت وایە پێشینان وایان ئەوت هێچیشە بێ لەگەڵ دراوسەکەتە لە ماڵی باوکە باشتر بی ئەگەر هاوسەیەکە بوو ئەبێ لەگەڵ هاوسەکەتە ئەمنە باش بی لە باوک و براکە باشتر بی لەگەڵیا کەواتە بەڵێ نەک یەکەم پرسیاریش ئەگەر یەکەم پرسیاریش نەوێ ئەو سوالە لێکن لەگەڵ هاوسەکە تا چۆن بوویت مافی دراوسێ لای تۆ چیەگەێن هەر نیەت پاچی ئەوەیە کە تۆ نیەتت پاک بێ بەرامبەر دراوسێکەت ئەوە هەموو شتێکە ئەزی دراوسێ زۆر گرانە و حەقە بیپارێزێت مافی دراوسێ ئەوەی ڕەچاوی بەژەوندەکان یەکتری بکەین بڵێن ئەم کابرای دراوسێ مافی پێشێل نەکەم تەجاوز سنوور نەکەم ئەگەر لە عەرزا بێت لە ئاوا بێت لە دوکانە بێت لە هەشتێکا بێت ئەگەر ئینسان عەقیدە و وجدانی بوێ وجدان تیا مەوجود وێ دڵی دراوسێ نایشێنێ لەبەرەوەی ئێمەڕۆ بەیانە من تۆ فڵان فیسار کاروانێکە بەتەکید تاقیکردنەکە لەم دنیا ئێمڕۆ لە منە بەیانی لە ئەوە دوو بەیانی لە تۆیە ینی خەڵک خۆی ئەخڵافێنی لە جارانە دراوسێتی بە جۆرێک بەهێز بوو کە زۆر جار دراوسەکان بۆ نەخۆشی و سەردان وانە پەیوەندێکی قایمتریان هەبوو بەڵام لەبەرەوەی ئەو کاتە تەکنۆلۆژیانە بۆ ئەم پەیوەندیە بە بەردەوامی ماوەتەوە بەس ئێستا بەداخەوە مەگەر ینی شتێکی زۆر زەرور هەبێ ئەنجا بتوان سەردانی یەکتری بکەن یاخود جاری وە هەیە هەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پرسەی کەسێک دانێن بە کۆمنتێکی تروازانێ تەواو ئەجرەکەی لەسەر کەم بۆ تۆ ئەنیارکەکەی لەسەر شان نەماوە بۆیە پەیوەندەکەی ئێستا لاواز بۆ جاران پەیوەندی بەهێزتر و باشتر بوو لە نێوان دراوسێکان میراتی بەرەکەو لە شەرعی ئیسلامە لەگەڵ دراوسێ هاتوچۆ گەرم بوو خۆشەویستی و ڕێز و حرمەت هەبوو دراوسێ چاک بێ و ڕێک و پێک بێ و ساوی و دڵی پاک بێ و سەوە نەماوە ئەبێ ڕەچاوی ژیانی ئەویشکەی چۆن ڕەچاوی ژیانی خۆ دەکەیت هەوڵ ئەپرسن ئاو سێوەزەنی ئەوسا ئەپرسن دایک و فەرزەنی جاران ئەوە تۆمەعی دنیان نەبوو ئێستا هەمووی چاوی لە دنیای بۆچی ئێستا زۆر کەسە بینی ئاوات بە دراوسێتی جارانە خوازن بزانین چەندیسە هۆکارەکە ئەوەی خەڵک خراپ بووە ئەو کاتە خەڵک بیر و باوەڕی زیاتر بوو خزمایەتی زیاتر بوو ڕەحمی زیاتر بوو کەسایەتی خۆشەویستی زیاتر بیساکیە وان نەماوێت لەڕێ ئەم بەڵێ ئێمە جاران چین ئێمە لە لادێت چوار پێنج پیادا دانیشتیان لە دیواخانی هەشت کەسێکە کەس دڵی کەس پیس نەکرد بڵێ ئەمە کاکە ئیشێکی پێمە یان بەرنامەیەکی پێمە ئەوانە نەبوو ساکێ و ئەگەر دوو جاشتە ماڵێک وڵێن ئەمە ئیشێکی هەیە یان خیاڵێکی هەیە ئەم بەرنامەی چییە بۆ چییە بۆ ماڵ من بۆچی سەردانی منەکە ئەوە ئیکا بە بەڵگە لەسەرت خەڵک خراپ بۆ قەناعەتی نەما بە کۆمەڵش جاران خەڵک وانە بوو جاران کابرا دراوسەکەی یەک مشکلەی نەبوو چی بۆ هاورایەتە چی ناورایەتە چی بۆ یاچی نەبووە مشکلەی نەبوو بەڵام ئێستا خەڵک بەغالەت بە عەلاقەیەکە بە ئایبەتە ماڵ وڵی تە تەلەڤیزیۆن و ئەم ئەنتەرنێت و ئەنتەرنێتەنە و خەڵک زیاتر وەلایەکە ئاچوو بە شەو بە ڕۆژتێک لاوی خەڵکێ کردو لێک نزیکە بووە و ئەرە وەڵی سەنەماوەکو جاران وەڵا ئەوسا خۆشم بەخوا ئەوسا زۆر خۆشم قەت ناگەڕێتەوە خۆشەویستە ئیسا جاران خۆشتر ئەرە وەڵی جاران خۆشتر ئەو جاران و ئێستا زۆر زۆری فەرق بوو زۆر ئەو ساسی لێ ڕەحم هەبوو ڕێزی گەورە و بچووک هەبوو وەنیە ئەو شتانە هەبووەمانە وەڵام من دراوسێمە یانی پێ بەو دراوسیانی خۆم وتوتمە کاکە ئای نەبێ بۆ کە وەسفی خۆم کەم کاکە حەچێک تاویست هەر پرز مەکەن ماڵی خۆتانە زۆر کەسە بینین ئاوات بە دراوسێتی جارانە خوازێت هەر دراوسێتی جادان هین بوو محیبەت زیاتر بوو بەدەمیەکۆ زیاتر بوو یعنی تێکەڵێ زیاتر بوو تێکەڵی سا تێکەڵیەکە وان نەماوە خەڵک مەگەر نەخۆشیێکی بەسەری لێبێ یا مەگەر تا عەزیەکی بێ بچی سەرخۆشی لێ بکەی ئەوانەیە نا ئامۆشۆ و هین کەمە بووە جاران دراوسێتی ئێوە کە تەمام کات تەمەنت کەمتر بوو دراوسێتی تا چۆنە کرد
دراوسێتی وەڵی بە بیرەوەری من ئەوە نەخۆم گەورە نیم یعنی منیش هەر لەوەی 6 ساڵی لە تۆ یعنی فەرقمان زیاد بێ ئای چۆن ئەمجارەکە بە بیرەوەری من دراوسێتی مەسەلەن لە نەوەکانە زیاتر گەرم و گوڕتر بوو تا ئیستا بۆچی خەڵک ئێستا ئاوا تەخوازێ بە دراوسەکانی پێشوو ینی جاران ڕەحم و بەزەی زیاتر بوو لە ئێستا جاران خەڵک سادەتر بوو دڵپاکتر بوو ئامێری پێشکەوتوتر نەبوو وەڵا هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ پێشکەوتنی تەکنۆلۆژیا و کەمی کات عیلم و ئەم شتانە ئەوە پێشکەوتوتر نەبوو خەڵک زیاتر ئەو نە مەشغوڵە بوو بە با بڵێن شتەکانی خۆی نە مەشغوڵ نەبوو بە شتی ئێستا مناڵێکە بینی ئەنتەرنێتێکیا پێ هەواڵی دنیا هەلە فەسادی هەلا شتی باشی هەلا شتی خراپی هەلا ئێستا دۆ ساعتی نەماوە ناتوانین مناڵک وەڵی تر ئەوە بە پێی زەمەن ئاگۆڕێ شتەکان گۆڕاوە هیچ شتێ لە جێ خۆیان نەماوە هەز بە جیاوازیەکە ئێستا تۆ لێ زۆر جیاوازی هەیە زۆر ئێستا چیمانە دەزاوە ئێستا ڕەحم و بەزەی نەماوە لەبەرەوەی جاران کات زۆرتر بوو خەڵک کەمتر مەشغوڵ بوو بە هۆکاری تەکنۆلۆژیا بە تایبەتی ئەنتەرنێت و فەیسبوک و بابەتەکانی تر جاران ئەمانە نەبوو خۆتەزانی تەنها تەلەڤیزیۆن هەبوو تەلەڤیزیۆنش نێکی دیاریکرا بوو هاتوچۆ و کەسایەتی و خزمایەتی زیاتر یان دراوسێتی زیاتر عیلاقەی گەرمی هەبوو ئەگەر تۆ بیرت بێ دراوسێتی جارانتان چۆن بوو ینی چیتان نەکرد لەگەڵ یەکترە بەڵام من ئەوەی لە خەیاڵم بێ لەگەڵ دراوسێ هاتوچۆ گەرم بوو خۆشەویستی و ڕێز و حرمەت هەبوو یعنی تەواو تێکەڵی هەبوو بەچی ئێستا ئەوانە کەم بووەتەوە من بیرمە زۆر جارەڵێن دراوسێ هەبووە دیواری نێوانیان ئاوا درگایان هێشتۆتە بۆی بەردەوامی ئاگایان لە یەکتر بوو بێ وەکو جارە بالفعل ڕاستەکەی هۆکارەکەی ئەو تێکەڵی پەیوەندیە کۆمەڵایەتی کە جاران هەبوو ئێستا نییە ینی ئەوە حەقیقەتە جاران دراوسێ دیوار نەبوو لە بەینانە ئەگە دیواریش هەبوو بێ وەکو تۆڵەی دەرگایەکیاندا نەبوو بۆ هاتوچۆ جاران خەڵک شیری پاک بوو مەسەلەن لەگەڵ یەکترا هاتوچۆ علاقە زەبط و ڕەبت پاک بوو هاتوچۆ کە ئەکرا بۆ ماڵی هاوسەکە خەڵک لە یەکتری ئەمین بوو ئێستا و ئەمینیە نەماوە بەڵێ وەڵاهی جاران ئەوە تۆمەعی دنیا نەبوو ئێستا هەمووی چاوی لە دنیاە یعنی زۆر بە ئەڵێت ئەو چی هەیە بۆ من نیمە چی و چی ئەوانە ئەم شۆڕۆ زۆر کەم بۆ دو ینی زۆر گوێ نادەن بۆ شتانە و ئەوەیە زیاتر تۆکو ئێستا کە تەمەند هێشتا گەنجی ئەو دراوسێتی جاران زیاتر چێژبەخش بوو خۆش بوو یاخود ئێستا کە خەڵک زیاتر ینی زیاتر بۆ ژیانی خۆی وڵات جاران 10 ساڵ لەمە پێش 15 ساڵ 20 ساڵ لەمە پێش زۆر خۆشتر بوو تا ئێستا خۆشتر بوو هەموو شتێوەکو جاران وەکو خۆی نەماوە نەکە دراوسێ جاران دراوسێتی چۆن بۆ کە خەڵک حەزی پێکە وەکو جارام گەڕێتەوە جاران دراوسێتی وەڵا هەموو یاقی یەکتی پاراستووە مافی یەکتی نەخوازووە حرمەت بووە لە بەینە ئێستا کۆمەڵە شت هەیە نەماوە بەڵێ بۆچی نەماوە ئەن چ شتێک بۆتەوەی ئەوەی ئەو شتە باشانە کە خەڵک ئەی جاران هەی بوو ئێستا نەمێنی وەڵایی لە خوا دووری بڵێن دوور لە دینی ئەوەیە ئینسان ئەگەر دەست لە دینی خوا بەدا هەموو شتەکانی تر لە دەسەدات بۆچی خەڵک ئێستا زۆر جار ئاوات بە دراوسێتی جاران نەخوازێتەوە جاران هاتوچوو هەبوو جاران ئەو نەتمح نەبوو تمحمان لە ماڵی یەکتیا هەبێ ئێستا سیرەکەی کابرا دراوسێ عەرزە هەر کەشی کێڵانە گاسنێ دوو گاسنە چێتە ئەولا جاران وا نەبوو جاران بینی ئەهێشتەوە کابرا گایل و ڕەنی بەناوە ئەڕۆشت والله هەر ئەوەیە بە قوربانی ڕیسم ئەو خەڵکەی پێش و سینەی فراوان بوو بەشی ئەوشەوەی بووە کێشەی نەبوو بۆ سبێشەوە بەس ئێستا من بە قەدیەکی ئەو سادەوڵەمەندم هێشتا هەر خۆم بەکەم ئەزانم بە حەزەمی خۆم کە خوا عەلیمە بە یەک دی ئەو سا من دەوڵەمەند ئێستا بەس ئەمەنە خۆم بە کز ئەزانم ئەمەنە خۆم بەکەم ئەزانم زیاد لە حەد پێداویستەکانی ئەم ژیانە منە زۆرە حەل لە خۆی خەڵک مەشغوڵە بە دنیاوە و حچی ترنی ئیلا خۆ خەڵافانە لە منەوە لە خۆم و بەلاوە خۆم ئەخەڵاف نەوەڵا شەو داڵغە لێ ئەدەی تا ئەخەوی خەو پیاکەوێ واللهی ڕۆژ ئستار نییە خەڵک بە عام مەشغوڵە بە بێهودە کەس ئەگەر وەکو خۆی خەڵک بیر بکاتەوە سەیری پێشی خۆمانکەین باو بەبێ خۆمان خوا عەلیمە خاڵۆ زۆر سادە و ساکار ژیان و زۆر لە ئێمە مرتاحتریش بوون و دیندارتریش بوون بە تەئکید خۆشتری تاموتێشی ئەو عەسرە جیاترە لە ئیمڕۆ
چۆن ئەو پەیوەندی دراوسێتی جاران بەهێز بکەینەوە چی بکەین باش وڵا بێ ئێمە بەڕاستی خۆمان ڕێبخێنەوە بەرنامەی خۆ پێغەمبەر بینەوە کایە بۆ خۆمان وەکو باو باپیرمان لەسەر ئەم ئەنتەرنێت و فەیسبوک و هینە نەڕۆین ئەو کاتێ ئێمە بتوانین خۆمان ڕێبخێنەوە ئەو بەرنامە بینەوە جارێکی جاران و بکەینەوە سەر پێی خۆمان ئەو پەیوەندی جاران ئەبێ خەڵک وەکو جاران بیرکاتەوە خەڵک سەردانی یەک بە بەدەمی نەخۆشیە بەدەمی مشکلەوەی بێت چاو نەبڕێتە ماڵ و عایلە و مشکلە و کێشەکانی تێگەی لێم ئەنی خەڵک ئێستا وەکو جاران ئەوێ پاکێتی خۆی وەکو جاران پاک بێ وەکو جاران لەگەڵ دراوسێ و کەس و کارە هاوکاری دراوسێ و ئاگامان لێگە بێ بەڵام تەداخلی شخصی نەکەین بێ بە هیچ شێوە تەداخلی شخصی کۆمەڵشتی شخصی دراوسێ نەکەین ناگەڕێتەوە کەس نەماوە لە شوێنی خۆیان ئێستا چۆن تۆ پەیوەندی چۆنە لەگەڵ دراوسەکانی خۆت وەڵی من لەخوا بەزیا باشین دەیتر بۆ پێ ئەم ڕۆژە کەس باش نەماوەکو ئەوسا بەزی تر سپاس بخوا کەسی ژۆ دەست خۆی کەوتێ ئێمە کەسێکی داوسێمانی لەوە چەیسەش تەنیا بۆ سەعاتێکیش دانە بڕێوین لێک و ناڕەحەتیمان نەبوو لەخوا بەزیا باشین شکر بەستر ئاوە شەو سەردان و تێکڵاوی زۆر بەردەواممان نییە و وڵی ئەو پەیوەندیە بەدین بەهێزەکرێتەوە بەڕاستی ئاڕە وڵا بەدین بەهێزەکرێتەوە چکۆ تۆ چونکە دین شتێک نییەکەوە باسی نەکردێ بە تایبەتی مەسلەی دراوسێ و ئەجری دراوسێ و ئەمانە تۆ کە بەتەمای ئەمجا کەسێک لەو کەسێکا چاک بێت لای خی گەورە پاداشێوان نیە بە تایبەتی دراوسێش ئەجری زۆر گرانە ئینسان حتا چاک بێت لەگەڵ دراوسەیە ئەجری پاداشی خوایی هەیە ئینسان لەبەر خاتی خوا شت کات ئەو چۆن خوا فەرمێ ئین الله کان عەلەیکم ڕەقیبا یعنی خوا چاودێرە بەسەرتانەوە ئەوە ئینسان لەبەر خاتی خوا شت کا بەزایە ناچێت بەچی ئەگەڕێتەوە ئەو دراوسێ بەهێزی جاران وەڵای من بڕوا ناکەم بگەڕێت وەڵی ئەوێ ڕەحمی خوا لە دڵا بێ ترسان نەخوا هەموو شتێکە خاتە دڵۆ پێت وایە گەر ئیمانمان بەهێز بێت دراوسێتی باشە تاکید بە تاکید پەیوەندی چۆنە لەگەڵ دراوسەکان زۆر باشم سپاس بۆخوا لەگەڵ هەموو دراوسەکان لیان ڕازیم سپاس بۆخوا ئەوان لەگەڵ توا چۆن سپاس بۆخوا لێم ڕازیم ئەی ساڵ لە ساڵ بێت تەکنەلۆژیا زیاوە بێ شت پێشەکەوێ خەڵک زیاتر تەکنەلۆژیا چی خەریکی موبایل و هینە کێ سەیری تەلەڤیزیۆنیش ناکات تەنانەت ئەی هەمووی ئەوەیە کاک ئەرە وەڵا سا کابرا خوانەخواست ئەمری خواکە ئەڵێن ئەوە فڵان کەس ئەمری خوای کرد هەر لە مۆبایلەکە دایە بەزیێن تر هەیە هەر یەک دێڕینی بۆ نووسێ و خوا لێ خۆش بێ و تەواو هەر نایشێ بۆ تەعەزیەکەی وایە ئەیوانە ئەرە وەڵا ئەوانەوەی بەخوا من زەحمەتە بڕوا ناکە تا ئەنتەرنێت خۆ لا نابرێت تا بێشتی زیاترێت تا بێشتی پێشکەوتوترێت ئەبێ خەڵک لە دین و نزیک بێت خەڵک ئیمان بە تەقوا بە ئیمان خەڵک هەتا لە دین و نزیک بێ ئەتوانێت فەرقەکانی دین بۆ خۆی جێڕێت بەشی دراوسێکامەیە بەشی غێری دراوسێکامەیە بەشی کافر و غێری کافرشکامێت پەیوەندی تۆ لەگەڵ دراوسەکانت چۆنە ئەوان لە خۆیانە بپرسیە الحەمدوللا لەگەڵ دراوسەکانمانە زۆر زۆر ساف و چاکن و لە لادێ ئێمە دیارە لادێ لە تەک شار فەرقی هەیە دراوسێتی لادێ و شار فەرقی هەیە لە لای ئێمە شار وەڵا ئێستا خەڵک گەر لە ناو لادیا تۆزی نەوعێکی پێ بێت بڵێن خواتیگە ناوێتی ئەڵێ بەخوا بچی بۆ شار باشە وەرە کە چاوی لێتۆ نیە بەڵام من بەعکس وێڵێم وەڵا ئەگەر شتێک بێت لە لادێ لە دەوروبەری خۆ و خزمەت پێ بە خەڵک باشترە تا لە شوێنەکانی تر وەڵا تەنها بە تێکەڵ بوون و هاتوچۆکردن تەنانەتە گەر تۆ لەگەڵ براکەی خۆشت هاموشۆ و تێکەڵ بوون نەوێت پەیوەندیەکان سار دەبێتەوە لاغەکان سار دەبێتەوە بەڵام ئەگەر هاتوچۆ و گەرم و گوڕی هەوێ لە هاتوچۆکردن و تێکەڵ بوون دڵنیابەکە ئەوەی کە تۆی لی دەگەڕێتەوە بەچی تازە ناگەڕێت و بەچی گەڕێت ئێستا ڕەنگە ئەم گلیانی کە تۆ ئەیکە یەزی جاران ئاوا بووین ئێستا نەماوە ینی خەڵکێکیش هەبێ کە بڵێ جەناب و جاران ئاوا پەیوەندی بەهێز بوو ئێستا لاواز ینی بۆچی زۆربەی خەڵک و تەلەفۆن و اینەوە هەمیشیەوە بم دەکات هیچ نەماوە ڕەحم نەماوە وەڵڵی ڕەحم نەماوە کاکە نەوە ڕەحمی جاران ماوە کاکە ئەتەنێت ئاسانکاری کردو بۆ خەڵک بۆ نمونە جاران لێرەوە خەڵکە چوو بۆ کەلار بۆ سەردانێک بۆ هەولێر سەردانێکی قەومایەتیە کرد و دۆسایەتی یەکتریانە بینی و نانیانە خوا لە ماڵ یەکتریا و ئەویش بە هەمان شێوە هاتوو ئێستا ئەنتەرنێت و تەلەڤیزیۆن و مۆبایل وای کردووە بە یەک تەلەفۆن ئەو پەیوەندی بشڕاندووە کە من و تۆش یەکتری نەبین لە نزیکۆ ئەو پەیوەندی وردە کاڵە بێت کە کاڵیش بووە کەواتە ڕەحمەت نەماوە و ئەمڕۆ تەنها ئەگەر بەهێز و بگەڕێتەوە بەس تەنیا ئیمانە ئەگەر ئەو ئیمانە ئەو کەسەی ئیمانی بەقوت بێت و بەڕاستی خواناسی بکە ئەو ئەجرە بەدەستێنێت بەس ئەو کەسەیشی کە هەر
ئیمانی لاوازەوەمانە و بەستەنیا بیر لە مادە و پارە و شتی دنیا یەکاتۆ کۆمەڵێشتی بەلاو گرنگ نییە. وەڵی ئەوە ئیمان ئەیگەڕێتەوە بۆ ئینسان. ئیمانمان بەهێز بێتەوە ئەوەی جاران نەگەڕێتەوە. بەتاکیت بەتاکیت ینی پێ ساسم ئەوەی ئیتیمامی بە دراوسێ داوە سەحابە فەرمەتی لاانێ میراتی بۆ دراوسێ بۆ میراتی بشێت. بەڵێ ئەگەر ئینسان ئیمانی تەواو بوو توانی ئیمانی بەخوای خۆی هەبێت ئیمانی بە خۆیشی هەبێت ئەو کاتە ئەتوانێ چاوی چۆن لە ماڵ و شەرەفی خۆیەتی وا چاوی لە ماڵی شەرەفی دراوسەکەیشی بێت کە دراوسەکە زانی جارێک دوانسییان تۆ وەک ماڵەکەی خۆ حساو بۆ ماڵەکەی ئەوەکە یا ئەو بە پێچەوانەوە ئەوە ئیتر دیارە ئەو سیقە وەحتوبارە گەڕێتەوە بۆ دراوسێتی. پەیوەندی تۆ لەگەڵ دراوسەکان تا چۆن؟ وەڵاهی پەیوەندی لەوانەیە من وەکو خۆم ڕاستیەکەی بێژم لەوانەیە لە مناڵیان خراپ بوو. واللهی لەوانەیە خەڵکێک تەئسیری لەسرم بووە لەوانەیە خۆم پیاوێکی خراپ بم وەکو حەقیقەت. بەڵام الحەمدولیلا ئیسا ئەوەی کە دراوسێمی و لێم نزیکوێ ئەیترە سوپاس بۆ خوا زۆر باشم ومێ دەکەم باشتری شوینی ئیشەڵڵا. داوایگەر نازایی عەزوولیەکانی جارانیشان لێ ئەرە وەڵا حەزەکەم ئەو کەسانە ئیسا ئەکسەرێتیان نەماون لەوانەیە وفاتیان کردوێ بەڵام من لە دڵی خۆمەوە هەمویانم گردن ئازا کردووە و هیوادارم ئەوانیش لە قیامەتە لە من ببورن. وەڵاهی لێبوردە بیت ئەگەڕێتەوە لێبوردەش نەبی ناگەڕێت. لێبوردنەکەت ئەوەیە کە تۆ لێ ببووری لە دراوسەکەت لەوەیە کە دەنگە دەنگەکە ئەملایەکە ئەولایەکە قسەیەکە وتەیەکە لێبوردن هەبێ ئەو ئەگەڕێتەوە. نەکەین بە غەرەز لە دڵمانە ئەوەیە غەرەز نەبێت لە دڵتا ئەگەڕێتەوە غەرەزیش بوو لە دڵتا ئاڵم کاکە وەڵا لێەوە ڕۆی سەلامی بۆ نەکردم تێگەی ئیتر من سەلامی لێ ناکەم یا لێ ئەو نایە بۆ ماڵم من ناچم بۆ ماڵی ئەوەی تر ناگەڕێت. بەچی ئەگەڕێتەوە پەیوەندێ بەهێزی جاران؟ هەڵا بەگەڕانەوە بۆ ئیسلام بەهێزبوونی ئیمان و زانینی خوا بە مراقی بەسەر خۆت. تۆ عەقیدەیەکی تەواو لە خۆتا تەطبیقکەی ئیمان بەهێز بێ دوای ڕەحمی خوا ئیتر تۆ ئەوە بەسە بۆ تۆ. ئیمان بەهێزی باشترین نیعمەتە قەناعەت. من قەناعەتم بەو ماڵە نەبێ و بەو شتە نەبێ کە خوا پێی بەخشیوم ئەگەر سەر عەرز هی من بێ هەر قەناعەتم نابێ و هەر کزۆڵ و هەر لاتم. ئەوەی بینیتان ڕەوسەنجی هاوڵاتیان بوو لەسەر ئەجر و مافی دراوسێ بە تێک ڕاڕیان وابوو کە ئەجری دراوسێ ئەبێ بپارێزین ئەبێ مافی یەکتری بدەین. ئەو پەیوەندێ بەهێزەی جاران کە هەبوو ئێستەش بە ئیمانێکی بەهێزەوە ئەگەڕێتەوە واتە گەر ئینسان ئیمانێکی بەهێزی لە دڵا بێ ئەجری دراوسێ بە گەورەی ئەبینێ و هەموو مافەکانی دراوسەکەیەدا بەبێ ئەوەی هیچ تەماعێک لە مافی دراوسێکی کە هەبێت. ئەوەتە خوازین پەیوەندی هەموو دراوسەکانمان بە بەهێزی بێڵینەوە و ئەو پەیوەندێ باشی جارانیش جارێکی تر بگەڕێتەوە بۆ ناومان. پامێم جارمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ.